سڵاتان لێبێ ئازیزان خۆشحاڵین لا بەرنامەیەکی نوێی گفتوگۆی پایتەخت بە دیداری ئێوەی ئازیز شادەبینەوە. تەوەری سەرەکی بەرنامەی ئەم جارەمان پرسی خانەنشینکردنی پلە تایبەتیەکانە لە هەرێمی کوردستان. بۆ مەبەستەش میوانداری هەریەک لا بەڕێزان عەبدولسەلام بەرواری ئەندامی پەرلەمانی کوردستان، بیرال سلێمان ئەندامی پەرلەمانی کوردستان، هەروەها عەلی مەحموود چالاکوانی مەدەنی، زۆر بە خێراتنتان دەکەم و سەرەتا پێکەوە بە ئەم راپۆرتە ببینن پێشەوەی بچین بەردەم. زۆری موچەی خانەنشینی پەرلەمانتاران و پلە تایبەتەکان لە هەرێمی کوردستان هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکانی نیگەران کردووە و شارەزایانی بواری ئابووریش هۆشداری ئەوە دەدەن ئەگەر ئەم سیستەمەی موچەی خانەنشینکراوانی پلە تایبەت بەرەو باشتر چارەسەر نەکرێت ئەوە لە چەند ساڵی داهاتوو ئابووری هەرێم تووشی قەیرانی گەورە دەبێت. ئەمە لە کاتێکدایە لە چەند مانگی داهاتوو ئەندامانی پەرلەمانی ئەم خوڵەی پەرلەمان کە ژمارەیان 111 ئەندامە خانەنشین دەبن و بەمە ژمارەی پەرلەمانتارانی خانەنشین لە هەرێمی کوردستان دەبێتە 500 پەرلەمانتاری خانەنشینکراو. ئەم ژمارەیەش لە خانەنشینکراوانی پەرلەمان بۆ تەنیا یەک ساڵ بڕی 36 ملیار دیناریان پێدەدرێت. ئەمە جگە لە خانەنشینکراوانی پلە تایبەت ئەگەر خانەنشینانی وەزیر و بریکارەکانی وەزیر و بەڕێوەبەرە گشتیەکانیش ئەژمار بکەین ئەوە پێویستە بۆ هەر ساڵێک بڕی 100 ملیار دینار بدرێت بە خانەنشینکراوانی پەرلەمان و پلە تایبەت. لە 20 ساڵی داهاتووش دوای 5 خولیتری پەرلەمان پێویستە بڕی 400 ملیار دینار بدرێت بە خانەنشینکراوان بۆ تەنیا یەک ساڵ. بەڵێ وەک ئاماژم پێدا ساڵ بە ساڵ ئەمە زیاد دەکات. طبعاً طبقەیەکی زۆر دروسە بێت لە کۆمەلگا کە موچەیەکی شیاویان هەیە و هیچ کارێک ناکەن. ئەمانە ئەبێ بەهۆی جگەلەوەی لە ڕووی کۆمەڵگا دابەشکا بەسەر چەند طبقاتێکە کۆمەڵی خەڵک دروستەکە کە ئەتوانین بڵین مشەخۆر بەمانە ئابووریەکەی لێک دەینەوە ئەمانە هیچ کارێک ناکەن و لە پارەی گشتیە خۆن. ئەمە جگەلەوەی بێ بەهۆی تەمەڵکردنی و ئەبێ بەهۆی دروستبوونی ناڕزایی لە ناو کۆمەڵگەشە چکە چینێکەیە کە ئەبینرێت بەو شێوەیە بژێ وە چینێکتی شەبنی. ئەمە جگەلەوەی کاتێککە ئەمانە موچەیەکی زۆریشیان بەدەستە لاریان نییە لەوەی کاڵای گران بکرن. ئەمە بێ هۆی دیسانەوە خواست لەسەر نرخی کاڵاکان زیادکە دیسانەوە نرخی کاڵاکان زیادە بۆیە لە هەموو بوارێکەوە ئەم موچەی خانەنشینیانە بەم بڕە زۆرش خانشنی بەتایبەتی پلە تایبەت جگەلەوەی نەعەدالەتیە زیانێکی زۆری ئابووریشێ. ئەگەرچی ساڵێک و چەند مانگێک بەر لە ئێستا بەشێک لە پەرلەمانتارانی فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن پرۆژە یاسایەکان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد بۆ ڕێخستنەوەی سیستەمی موچەی خانەنشینکراوانی پەرلەمانتار و پلە تایبەتەکان. بەڵام تا ئێستا ئەم پرۆژە یاسایە نەخراوەتە بەرنامەی کاری پەرلەمان و وەک دەڵێن بێدەنگی لێ کراوە. پەرلەمانتارێکیش سەرۆکایەتی پەرلەمان بەوە تۆمەتبار دەکات کە پرۆژە یاسای ڕێخستنی موچەی خانەنشینکراوانی نەخستۆتە بەرنامەی کاری پەرلەمانەوە. بەنسبەت ئەو پرۆژە یاسایە ئەمە تەقدیممان کرد پێشکەش سەرۆکایەتی پەرلەمانمان کرد چەند ئەندام پەرلەمانە بووین تەقدیممان کرد پێمان باش بوو ئەو پرۆژە یاسایە گفتوگو بخرێتە بەرنامەی کارەوە لەناو هۆڵی پەرلەمان گفتوگۆی لەسەر بکرێتن و بە ڕای زۆرینەی ئەندامانی پەرلەمان پەسەند بکرێت بە شێوەیەکی ڕێکوپێ خانەنشینیەکە لە هەرێمی کوردستان بە تایبەت ئیپلە باڵاکان جێبەجێ بکرێ. بەڵام سەرۆکایەتی پەرلەمان نێخستە بەرنامەی کارەوە چەندین جاریش داوامان لێ کردیە نێخستە بەرنامەی کارەوە. موچەی خانەنشینی پلە تایبەتەکان سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و بەڕێوەبەری گشتی و ڕاوێژکار و نوێنەرانی حکوومەت لە دەرەوە دەگرێتەوە. ساڵانە و دوای خانەنشین بوونیان موچەیەکی زۆر وەردەگرن بە شێوەیەک موچەی هەر یەکێ لەمانە دەیان ئەوەندەی موچەی فەرمانبەرێکی حکومی دەبێت و ئەمەشدای هاوڵاتیان بە نایەکسانی و نادات پەروەری دەبیندرێت و شارەزایانی ئابووریش بە بارێکی گرانی دەزانن بۆ سەر بودجەی گشتی لە هەرێمی کوردستان. ئەحمەد قادر تایبەت بە بەرنامەی گفتوگۆی پایتەخت. جارێکی تر سڵاتان لێبێ ئازیزان کابسەلام لەگەڵ جەنابەت دەست پێ یەکەم خانەنشینکردنی پلە تایبەتیەکان لە هەرێمی کوردستاندا تا ئێستا هیچ پرۆژە یاسایەک لە پەرلەمان باسکراوە ینی وەک لە راپۆرتەکە بینیمان ئۆپۆزیسیۆن پرۆژە یاسایەکیان هەبووە. ئێوە پرۆژە یاسایەکتان نەبوو بۆ مەبەستە؟ بە تەسەووری من پێش ئەوەی باسی ئەوە بکەین خودی مەوزوعەکە باس بکەین ئایا کێشەیە یان کێشە نییە. یعنی بەو شێوەی کە دیتم لە راپۆرتەکە منازەم ئەو برادەرای قسەی کرد کێ بوو عەلی حەمەد ساڵح قسەی وەکو تەمبەڵ و نائەدالەتی و پارەی زۆر و ئەمانە چارچێوەی گفتوگۆیەکی زانستیانە نین لەسەر ئەو مەوزوعە. خانەنشینی ئەندام پەرلەمانتارەکان و پلە تایبەتەکان ڕەنگە سەدایەکی باشی هەبیت لای خەڵک بە تایبەتی لای ئەو گەنجانەی کە ئیشیان نییە لای ئەو کەسانەی کە بە پێی ئەوەی
ڕەنگەنەیان خوێندووە یان مەهارەتێکیان نییە داهاتیان کەمە ئەم جۆرە ئەم زمانەی کە لەو راپۆرەتەم دیت تسەورەکەم موجهە بۆ یاریکردن بە هەستی ئەو جۆرە خەلکانەی کە داهاتیان کەمە نە لەبەر ئەوەی بۆ گفتوگۆکردن و دۆزینەوەی چارەسەریەک بۆ کێشەیەک ئەگەر کێشەلامیانی و راپۆرتە باسی واقعیکی کرد باسی ئەوەی کرد کە 11 ئەندام پەرلەمان هەیە لە هەرێمی کوردستان کە هەر 4 ساڵ جارێک 111 ئەندام پەرلەمانی تر دێنە پەرلەمان دواتر ئەم هەموو پلە تایبەتە لە هەرێمی کوردستانە هەیە ئەمانە هەمووی بە دوای چەند ساڵێک چینێک توێژێک دروستە بێت کە هەموو خانەنشین ینی خانەنشین کراون بۆیە سرۆخان ئەلێم ئەگەر ئێمە زمانێکی تەحریز و ورژاندنی خەڵک قسە بکەین ئەتوانین بەس ئایا لەو هەموو راپۆرتە باسکرا کە خانەنشینی لەو سندوقە سەرفەکرێت ئەوەی هەر کەسێک کە داهاتی هەبیت کە چ فەرمانبەر بیت چ پلە تایبەت بیت چ فەرمانبەرێکی بەسیط بیت ئەسڵەن ئێستا ئێمە بە پێی یاسای 39 خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران حتا کرێکاری کەرتی تایبەت ڕێژەیەک لە پارەکەی ئەخرێتە ئەو سندوقە خانەنشینی مەفروزە لە ڕووی نەزەریەوە لەو سندوقە سەرف بکرێت ئەو ئەم تەلا ئەم یاریکردنە بە وشانە وەکەئەنەه تاوانباری کە بوویە ئەندام پەرلەمان وەکەئەنەه تاوانباری ئەگەر بوویتە پلە تایبەت و وەزیر من تەسەوری من خزمەتی بناقشەی کێشە ناکەم من خۆم وەکو شەخص زۆر تێبینیم هەیە لەسەر یاسای ڕێکخستنی موچەکان لە کوردستان و لە عێراق من زۆر تێبینیم هەیە ئەسەن ناچیتە عەقلم خانەنشینی هەبیت پێش ئەوەی من بگێمە تەمەنی خانەنشی واتە من گەشتومە 60 یان 63 ساڵ بە پێی یاساکان منش تێبینیم هەیە بەڵام من مەبەستم بەو شێوەیە مەبەستمان وا دیارە ئەوە نییە کە ئێمە چارەسەریەک بۆ بدۆزین یان دەست بخەینە سەر کەمۆکورتیەکان تاکو هەوڵ بدەین ڕێگا چارەیەک بدۆزین بەقەد ئەوەی تەنها شتێک پیشانی خەڵک بدەین ئەنەه خەلکێک هەیە بەلاش پارەیەکی زۆر وەرئەگریت هەی خەلکینە ئەوە لە قوتی تویە ئەمە بوو من تێبینیم ئەوە بوو لای من ئەمە زیاتر لای من سەرنجی منی ڕاکێشە لەوەی کە بزانم فعلەن ڕێگایەکم پیشانیدا کە من ئێستا لێرە لە دانیشتەکەیان لە ئایندەدا لەسەر مەوزوع قسە بکەم کاک بیلالیانی کابدسەلام باسی هەندێک کشتی کرد بەڵام لە راپۆرتەکەدا باس لە خانەنشینکردنی پلە تایبەتیەکان و پەرلەمانتارانەکرێت پەرلەمانتار هەیە دوای 4 ساڵ خانەنشینەکرێت کە تەمەنیشی 40 ساڵە یعنی ئەمە چ عەدالەتێکی تایە لەگەڵ ئەو خانەنشین کراوانەی کە کابدسەلام باسی کرد کە کرێکارێکە لە یەکەم ڕۆژی تەعین بوونیەوە دامەزراندنیەوە تەقاوتی لێوەرەگیری هەتاوکۆ ڕۆژەی لە وەزیفە دەرەچێت بسم الله الرحمن الرحیم بەتاکید پێم وایە خلافێک لە بینی من و کاک عەبدولسەلام نەبێت لەو بارەوە پێم وایە ئەبێ ئێمە خوێندنەوەیەکی واقعیمان هەبێت بۆ خانەنشین ناکرێت خانەنشین بە شێوەیەکی کولی ڕەفزکەی مادام ئەو کەسە پەرلەمانتارە یا وەزیرە یا پلەی تایبەتە بەڵام ئەوەی کە گرینگە بەڕاستی ئەوەیە کە ئایا ئەو کەسە عمری گەیوەتە خانەنشینی یا نەخێر ناکرێت کەسێک عمری 40 ساڵە یا 30 ساڵە لە عمری 26 ساڵی یا 25 ساڵی بۆتە ئەندام پەرلەمان لە عمری 29 ساڵی تا 30 ساڵی خانەنشین بکرێ و لەو کاتێک ئەوجی یا با بڵێن لە قیمەی پێگەیشتنە و 4 ساڵ دەورەی پەرلەمانی بینی و کۆمەڵ دەکرێت ئەم مستەمەعەک ئیسفادەی لێ بکە بەڵام تۆ کە خانەنشین دەکەی یعنی بڕۆ ماڵە بڕۆ دانیشە بەبێ ئیش یا با بڵێن تەمبەڵی بە خۆت دانیشە بەڕاستی ئەوە یعنی کارەساتە بۆ معنایی کە دوای چەند ساڵێک دەبینی خەڵکێکی زۆری گەنج خانەنشینە و ئیسفادە لە تاقەکەی نەکراوە بۆیە بەڕاستی ئەم جۆرە پێویستی بە تەنظیمکردن هەیە هەر بۆ ئەوەش بوو کە 2-3 پرۆژه یاسا پێشکەشی ئەوەی کە من بزانم 2 پرۆژه یاسا پێشکەشی پەرلەمان کراوە کە زیاتر ئەوانش دیارە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پێشکەش کراوە بۆ تەنظیمکردنی ئەوە پەرلەمانتار من لە ئێستادا کەسانێکە بۆ کە ویستویانە کاندید بن وتویانە وەڵام مادام ئێمە دواتر ناتوانین بچینەوە سەر کارەکەی خۆمان من نامەوێت خانەنشین بم ئێستا کە کاندیدە توێتی من نامەوێت کاندید بم ئەگەر دەرچوون بۆ پەرلەمان دوای 4 ساڵ ئیجباریان تقاعد بکرێم پەرلەمانتاری ناکەم دەمەوێت ئازاد بم بچمەوە سەر کارەکەی خۆم
بۆیە بەڕاستی پێم وایە ینی ئەمە ینی وە نەبێ هەر لە با بڵێن ئەندام پەرلەمانەکانیش پێیان خۆشی بەس کاتێک کە ئەوە داڕێژراوە لەوانەیە جۆرێک ببێ پێم وایە پێویستی بە تعدیل هەیە پێویستی بە یاسایکی تایبەت هەیە بۆ ڕاستکردنەوەی ئەوە و لە هەمان کاتیشە ئەو شتێک دروست نەکرێت کە پێی بودرێت طبقات ینی ئەوەی لێ نەخوێندرێتەوە بەو معنای کە لە موچەی لە تەقاعودی لە هەر شتێکی کە دێتە پێشێ تەنظیم بکرێەوە لە عەسڵ ئاگر بووە لەوەی کە لە پەرلەمانە ئەم ئیشە بکرێت ئەم پێم وایە ئەمە دەکرێت دەکەوێتە سەر ئەو مەسئولیت دەکەوێت سەرشانی سەرۆکاتی پەرلەمان چون تەنظیمکردنی خوێندنەوەی پرۆژە یاساکان دەسەڵاتی سەرۆکاتی پەرلەمان کە پێشکەشی نەکردووە پەرلەمان دەسەڵاتی تری نییە غیری ئەوەی کە دیارە مەسئولیتەکەت دەکەوێت سەرشانی سەرۆکاتی پەرلەمان دەستخۆش کاگالی ئێوە هەڵمەتێکتان هەیە بۆ کەمکردنەوە یاخود نەهێشتنی خانە نشینکردنی پلە تایبەتیەکان و پەرلەمانتاران ئەم هەڵمەتە ینی هەدەفی چییە؟ بڵێ سەرەتا سوپاس دەکەم و ئەمەوێ نەختێ ئەگەر قسە لەسەر قسەی بە ڕێزانە بکەم نازان مەجالم هەیە بێت کاتێک کە پەرلەمانتارێک پرۆژە تەقدیمەکات لەگەر ئیمزاکەی خۆیان بێت صادق بێت من لەو بڕایدام ئەو پرۆژانەی کە تەقدیم کرا و ئەو بە ڕێزانەی ڕێز و احترام وەکو شەخص بۆیانەیە صادق نەبوون لەگەڵ پرۆژەکەی خۆیانە هەر بۆ نمونە چەند بەڕێزێک دوای ئەوە 2 ساڵیشیان تەواو نەکرد بوو پرۆژەشیان تەقدیم کردبوو دوایی چون خانە نشین بوون و چوونەوە بۆ ماڵەوە و بەشێک لەوانش لەو بەڕێزانەشی کەوا واژۆیان کردووە لەوانەیە سبەینێ ئەم خولەی پەرلەمان تەواو بێت بێدەنجی لێکەن و ئەڕۆنەوە ماڵەوە خانە نشینەکەی خۆیان وەردەگرن یعنی واتە قسەکردن و تەقدیم قسەکردن پێویستە کردداری لەگەڵا بێت لە هەموو جیهانە خانە نشینی هەیە کەس نەیگوتۆ سیستەمی خانەنشینی لە کوردستانە نەمێنێت بەڵام خانەنشینیش ئاستێکی خۆی بۆ نمونە سەرۆکوەزیرانی ئیسرائیل بەو ناتیجی قەومیە زۆرەی کە ئیسرائیل هەیەی کە چەند ئەندازەی کوردستانە کاتێک کە سەرۆکوەزیران خانەنشینە بێت 889 دلار وەردەگرێت 889 دلار من بەرپرسم لەم ئامارەی کە ئەیدەم هەر بە ڕێزێگە توانێت لە گۆگڵ لە ئەنتەرنێت لێدا و دەری بکات ئایا ئەمە مامۆستا باسی وەکە وتی خانەنشین سندوقی معاشات هەیە لە هەموو وڵاتێکە سندوقی معاشات هەیە تەنانەت لە هەندێک وڵاتە سامانی ژێرزەمینی داهاتەکەی ئەگەڕێتەوە بۆ سندوقی معاشاتی وڵاتە بەڵام ئێمە 650,000 خانەنشینمان لە کوردستانە ئەم 650,000 خانەنشینە قەت بەرگەی سندوقی معاشات ناگرێت لە کوردستانە 650,000 خانەنشین موچەخۆرمانەیە بە ناو پێشمەرگەی دێرین و بە ناوی کەوادری متەفەرقە و بە ناو پەرلەمانتار و بە ناو هەموو ئەمانە بڵێ من لەگەڵ ئەوەیەدا هەر کەسێک بە کارەکەی خۆی خانەنشین کرد بەیانی مامۆستا بیلال مامۆستا بۆ لە شوێنێک بگەڕێتەوە سەر کارەکەی خۆی با لە کارەکەی خۆی و خانەنشین بێت نەک بەوەی کەوا بە داهاتێکی زۆر خانەنشین بێت خەڵکی وهەیە 150,000 خانەنشینی وەرەگرێت کاک بیلال بەیانی 6 ملیۆن و قسوور خانەنشینی وەرگێت ئەمە جیاوازیەک زۆر دروست دەکات لە نێوان داهاتی تاکانە ئەمە لە هەموو دنیاە پێوەرێکی پێڵەن پێوەری جینی ئێوە ئەتانەوێت تەنها ئەم خانەنشینەکەم بکەنەوە یاخود ئێوە من لەگەڵ ئەوەیان نیم ئەو گەنجانە پلانێکتان هەیە بۆ ئەوەی کە سیستمی خانەنشینی لە هەموو هەرێما ڕێک بخرێت ئەبێت سیستەمی خانەنشینی لە هەموو هەرێمان ڕێک بخرێت و ئەبێت شتێک نەمێنێت بە ناوی خانەنشینی پەرلەمانتار با نمونەیە ترتامە بێن هەموو پلە تایبەتیانە کە بۆ من بە پێی ئامار بێت ئەو ژمارانەی کە ئەو بە ڕێزانە دایان دیارە ئەگەر ئەو خانەنشینێش ببڕێتیش کەمیش بکرێتەوە ئەگەر ساڵانە 100 ملیار بێت ئەگەر 4 ساڵتر 10 ساڵتر بێتە 400 ملیاریش ئەگاتە 400 ملیۆن دلار دیارە ئەمە ناتوانێت تەسیراتێکی زۆر لەسەر داهاتی تاک لە سەرجەم کۆمەلگایە دابنێتیان مەعاشی سەرجەم تاکانی کۆمەلگا ئەوانەی کە پلیان نزمە بەرز بکاتەوە بەڵام چی دروست دەکات ئەمە فروقاتی نێوان داهاتی تاکان دروست دەکات من بە پێچەوانەی ئەو بە ڕێزانەوە قسەیان کرد کە ئەڵێ چین دروست دەکات نا چین هەرخۆی هەیە لە کۆمەلگای ئێمەیە کۆمەلگای ئێمە هەرخۆی لە ئەساسەوە دابەش بووە سەر چینەکانە جیاوازیەکی زۆرەیە بەڵام ئەمە جیاوازیەک لە نێوان داهاتی تاک لە کەرتی گشتیە دروست دەکات منڵی خانەنشینکردنی بە تایبەتەکان نەمێنێ ئەمانە لە وەزیفەیە بوون چەند ساڵ دوای ئەوە لە وەزیفەیە بوونە بەو پلە زۆرەی هەیە بە ڕاوێژکار خانەنشین بووە ڕۆژێکیش دەوامی نەکردو
هەیە یەک سعاتێکیش دەوامی نەکردووە بە مستەشار خانەنشین بووە مانگانە پارەیەکی زۆر وەرەگرێت ئەمە دیاردێکی نەعادەتە تو بابێن چەند ئامارێکتان بخێنەوە لە بەحرێن پەرلەمانتارێک 6,630 دلار مانگانە وەرەگرێت بەڵام لانی کەمی کرێ لەو وڵاتەدا 795 دلارە جیاوازی نێوان لانی کەم و لانی زۆری 8 جارە لە بەریتانیا پەرلەمانتارێک 8,862 دلار وەردەگرێت بەڵام لانی کەمی کرێ 1,538 دلارە جیاوازیەکە 6 جارە جیاوازی 6 جارە لە ئەمریکا پەرلەمانتارێک 13,750 دلار وەردەگرێت بەڵام لانی کەم 1,459 دلارە دەجارە جیاوازەکەیان یعنی دەجاریش کەمتریشە بەڵام ئایا لە کوردستاندا مۆزەفی وا هەیە لانی کەمی کرێکەی 156,000 دینارە وایە مامۆستا موچە 156,000 156,000 ئەوەی چەند وەرەگریت نهایەتی مانگ 156 نییە لە کوردستان نییە کە من ئەرێم 156,000 مامۆستا بینوسە ڕاتبی ئیسمی 156,000 ئەو چەند وەرەگریت نهایەتی مانگ بابگاتە 250 نەخێ بیتە 400 سەرەوە نابێتە 400 مامۆستا شەهادەی نەبێت مخەسەساتی نەبێت نابێت بەوەندە وەرە تۆ بەراوردی کە لەگەڵ موچەی پەرلەمانتارێکە ئایا جیاوازەکەیان چەندێکە و لەگە خانەنشینێکە بەراوردیگە خانەشینێکی پەرلەمانتارە ئایا ئەم جیاوازیە چەند جارە بێت لەگەڵ بنەماڵێکی شەهید و ئەنفالاوەرە بەراوردیکەین کە مانگانە 450,000 وەرەگرن ئایا جیاوازەکەیان چەندێکە لەگە پێشمەرگێکی خانەنشینە کە ئێستا لەگە هەر ڕۆژێکی پێشمەرگایەتی هەر شەوێکی پێشمەرگایەتی لەوانەیە بەقەدەر هەر 4 ساڵی پەرلەمانتارە هیلاک بن بەڵام بۆچی موچەی ئەمان 16 جار 20 جار بەقەدەر پێشمەرگێکی دێرین بێت کە لە کاتێکدا هەر شەوێک بەقەدەر 4 ساڵەکە ئەمان ماندی بێت بەقەدەر 13 بۆ 14 جاری بنەماڵێکی ئەنفالکراوە زیاتر بێت کە لە کاتێکدا ئەوان گیانی خۆیان بەخشیوە لە وڵاتە سیستمێکە بێ ئەم شتانە ڕێک بخات بەبەوەی کەوا جیاوازی من پێم وایە ئەبێت جیاوازی لە نێوان حەدل ئەدنا و حەدل ئەعلای موچە دیاری بکرێت لە کوردستاندا باشە دەستخۆشکە عەبدولسەلام لە وڵاتانی دنیا ئەو جیاوازیە نییە لە بینی تەبەقەکانە لە بینی فەرمانبەر و پەرلەمانتارە چۆن نییە ئێمە لە ئۆتۆبیا ناژین کرێکارێکی کە مەهارەتی نییە خوێندەواری نییە ئیشێکی بەسیط ئەکەت معقولە ئێمە داوا بکەین ڕاتبەکەی ئەو بەقەت ڕاتبی بسپۆرێکی پلاندانان بیت لە وەزارەتێک یان بەرپرسی هۆبەیەکی تەکنۆلۆژی بیت لە ئەو بۆیە لە هەموو دنیا من ڕقم لە وشەی هەموو دنیاە لە هەموو کات و لە هەموو جێگەک لەوەتی سیستەم هەیە حکومڕانی هەیە سیستەمێکی پرنسیپێکی گشتی هەیە مسەوەکەم کە هەلی لەو بوارەوە ڕەنگە باش شارەزابیت پێوەەر هەنە بۆ دانانی موچە داهات ئەو پێوەرە بێگومان ڕنگدانەوەی دەبیت لە ڕێزبەندی و بەرزبوونەوەی ڕاتبوو لە ئەخیرەوە لە دەستنیشانکردنی خانەنشینیش بەڵام تۆ لەگەڵ ئەوەی ئەوەرە لە کوردستان بەکار ئەزانی بە شێوەیەکی سەقەت لە عێراق ڕەچاو کراوە عێراق دەولەت بوو بە شێوەیەکی سەقەت لە کوردستان ئێمە لە زارگی ئەوەندە ئازاد نین مەسەرەن باسی موچە ئەکات ئەو شتە سەقەتەی لە عێراق هەیە من 20 ساڵ لە دەرەوە بوو من بەو هەموو خبرەی خۆم شتی وا تقریبا نمدیوە یەک پێت لە ڕاتبت چەندە لێت 156 عملیان سەری مانگ 600,000 وەرەگریت ئەرکاکە بۆ تۆ نمونە بینم عزیز والله بەنازم وەختی ئەوە نییە زەواج شهادە 50 لە سات ئەگەر ماجستەر بیت 75 لە ساتەوە دەڕاوە عزیزم دەڕاوە بچینە ئەم مەوزوعە بێشەهادەیە ناکرێت و بڵێ ئەو دەبی وەقت مدیر مستشفى بەڵام ئەبێ حەدل ئەمە تۆبیایە مامۆستا لە هەموو دنیاە حەدل ئەدنا حەدل ئەعلای ئوجور هەیە کە قسەت کرد بتوم نەبڕی پاشان تۆ دەست پێکرد بە ملاحەزە لەسەر قسەکانی ئێمە فەرموو کە مەجال دەدرێتێت ملاحەزات لەسەر قسەی ئێمە بکە پرسیارێکی ئەم خانمە لە منی کرد پێوەرەکان بەگشتی لە زربەی ئەو یەک ئەو کارەی ئەیکات چەند دقت و مەهارەت و پسپۆری پێویستە دوو ئەو کە ئیشەکەت لەو دەستگایە بەرپرساریەتی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆی چەند تاکی هەیە یعنی من کە ئیشەکەم بە تنیا
بەس پرسی کەس ناکەم مراقب عمل بەرپرسە لە چوار مراقب چوار ئیشکەر ڕئیس هۆبە بەرپرسە لە چوار ئەو چوار هەریەکەن لەسەر چوار واتە ئەمانە ئەو پێوەرن پاشان ئەو سەرپەرشتیەی من ئەیکەم چەند جوهدی منی میهنی پێشەیی پێویستە لە ئەخیرەوە ئەو بریارانەی من ئەیدام یان ئەو کەسە ئەدات چەند کاریگەریان هەیە لەسەر پرۆسەی ئیشکردنی ئەو مؤسسە لەسەر ژیانی گشتی ئەم پێوەرانە بە شێوەیەک لە شێوەکان لە دانانی سیستەمی موچە چ لە کەرتی تایبەت بیت چ لە مؤسسەیەکی ینی مەسەرەن تو دوکانت سوپەرمارکتێکە چ لە دەوڵەتە لە چەند ئێمە یان لە عێراق سەرکەوتوو بووین لەوەی فعلەن ئەم شتانە ڕەچاو بکەن سەرکەوتوو نەبووین مۆزوعێکی ترە پاشان دێت لە کۆمەلگاکانی لە قۆناغی گواستنەوە یان لە وەزعێکی ناتەبیعی بین وەکو لە عێراقی و کوردستان پاش 92 ئەبینی ئەو ڕێزبەندیە و پلەدان دەستنیشانکردنە بە پێ ئەو پێوەرانە پێویستیە هەرە ضروریەکانی ژیان دابین ناکات هەڵ ئەسم پەنا ئەبەن بە شێوەکانی تر ئیتر مەسەن من جێگیری بەرپرسی بەشی کۆمپیوتەر بووم لە وێستنگ هاوس 15 ساڵ شتیوان نەبوو کەم شەهادەی من چەندە ژنم هەیە ژنم نییە مناڵم هەیە مناڵم نییە ئەمن کارێکم ئەکرد من بەرپرسی تیمێکی بەرنامە ریزی بووم بەرنامە نووسین ئەو میهنەیە ئەو ئیشەی ئەیکەم نرخی لای خاوەنکار ئەوەندەیە کەواتە ئەم پێوەرانی کێسە لە هەرێمی کوردستانە جێبەجێ دەکریا خۆ بەکار دێت بۆ ئەم پێویستیان بە دووادەچوون هەیە کەواتە نەعەدالەتی تایە تۆش اعتراف بەواقعی نەخێ من بە نەعەدالەتی نادانم ئەزانی ئەم پێوەرانە کە دائەنرێن ناعەدالەتی تێدا نییە بلێم ئەندازیارێک 4 میلیۆن وەرگریت کرێکارێک 400 وەرگریت ناعەدالەتی نییە ئەمە ناکرێ علی باسەکە هەیە بووە بە ڕاوێژکار ڕۆژێکیش داوامی نەکردووە بەڵام هەموو ڕاوێژکاروانین ئەو کە ئەلێت هەموو پلە تایبەتش نووسیم گوتی پلە تایبەتەکانش ئەو خانەنشینی نەبیت ئەمێن لە فەرمانبەرێکی بەسیتی 150,000 دەستم پێکرد 10 ساڵ 15 ساڵ 25 ساڵ بووم بەڕێوەبەر و بوونم بەڕێوەبەری گشتی و بووم بە سپۆر و بووم بە ڕاوێژکار گوناحم چییە؟ تاکو تو بهێر معاشەکەی من ببری داوا بکەی من معاشی من وەکو گەنجێکی تازە بۆیە جارێکی ترە لێم ئەگەر بمانەوێ باس بکەین لە چی بکەین یان لە خەلەل لەکوێنە وەکوتە من خۆم لە حەزاتی زۆرم هەیە بەڵام ئەگەر بین ئێمە ئەمانەوەی تەزبیتی وەقایع بکەین و وەکو تۆهمەت بەخشین ئەو شتێکی ترە وە زمانێکە من لەی شارەزانیم حەزەکەم داوای لێبردن پێەکەم دەرفەتم بدەیە من دیفاع لە خوشک و براکانی پەرلەمانتار بکەم ئەوها ڕەها لە تەلڤیزیۆن ڕەسەن تۆهمەیەک لەسەر هەندێک خوشک و برای ئەندام پەرلەمان تەزبیت بکرێ کە ڕاستگۆنین لەگەر خۆیان هەرچەندە ئەوان هەمویان لە ئۆپۆزیسیۆنش بوون من داوای لێبردنت لێ ئەەکەم جێگای قبول نییە جێگار قبول نییە ناکرێ حەقمان نییە کاکە من و تو حەقمان نییە هەر لە خۆمانەوە تۆهمە لەسەر خەت تەزبیتکەین تەنها لەبەر ئەوەی شتێکیان کردووە بەدلی تۆیان دەبدلی من نەبوو بۆیە ئەمانەی کە ئیمزایان کردبوو لە ئەو ئەندام پەرلەمانن ڕاستە سەر بە فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆنن بەڵام من لە خۆمەوە حەق بەخۆم نادەم بلێم ڕاستگۆ نەبوون و حاشا منافق بوون خەزان لەو ڕامەزانە ببوورە قبولی کە لە من دەستخۆش چمە ناوبڕێک و دەگەڕێمەوە ئازیزان ناوبڕێک و دەگەڕینەوەلاتە